ئەمە نامەیەکی تری بێدەسەڵاتیش بخوێنەوە کە هیچ کەس و کارەکانیانە کاک ماکوان کە ئەم برا بەڕێزانان لەوە هەموو دڵنیابین ئەگەر هەر هەموو کەس و کارەکانیان بە یەک جاریش تەمان چەند جار مزاهرەیان کرد و بینیمان و چۆن لە بەردەمی پەرلەمانە ئەو پێشمەرگانەی کە لە بەرچاوی ئیعلام بڕنەوی درێژیان بەستووە و پەستەک و گۆرەوی پوزەوانە و ڕەمزی پێشمەرگە و قەداسەتی خەباتی پێشمەرگەن چۆن ئەو خوشکانیان دابووە بەرشەق کە ڕوشیان پێخۆیان باسی بکەنەوە. ئەمەش نامەی دایک و باوکەکان و کەس و کارەکانیانە کە دایان بە سەرۆکی پەرلەمان بۆی ئەکلە لەقەل ئاوڕێک لە کوڕەکانیان بدەنەوە کە هەر هیچ نەبێت جوامێری سەدام حوسێن لە جەلال تاڵەبانی و لە مەسعود بەرزانیە هەبێ بەوەی عەفویەکی عام دەرکە بە مناسبەی لە دایکبوونی باوکیانەوە. هەر هیچ نەبێت بە مناسبەی 28 چوارێک بۆ خۆیان ئەوانش بسازێن وەکو عید میلادی مبارەکی خۆیان بۆی لەگەڵ کێکبڕینی 2 کیلۆمەتریە عەفویەکی عامیش دەرکەن. ئەمە نامەی کەسوکاری ئەو جیراوانەیە کە ئەوە 2 ساڵی بەسەرا تێپەڕ بۆ کاری خوێنمەوە ئێستا. بەناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان بابەت ڕوونکردنەوە پاش سڵاو ڕێز. ئێمە تێ لە خوارەوە واژۆمان کردووە بە ناوی خۆمان و بنەماڵەکانمانەوە بە ڕێزەدا ئاگادار دەکەینەوە کەوا بۆ ماوەی چوانی ناوچەی هەورامان دەستگیر کراون و تاکو ئێستا دەست بەسەرن بەبێ دەست نیشانکردنی چارە نووسیان. شایانی ئاماژە پێکردنە هەر یەک لەو دیلانە ئەندامی بنەماڵەیەکی کورتپەروەر و سەر و ماڵ بەخش و خاوەن شەهید و ئەنفال و ماڵ بەتاڵان براو و ماڵ سوتاوی ئەم گەلەستەندی دێن کە ئەم ڕۆژە پڕهیوایە لەسەر کۆڵی کوڕەوە گەیشتۆتە ئەمڕۆ. ئەو دەست بەسەرانە خۆشیان گەر پەیوەندیەکی سیاسی و سۆزدارانەی چەند ڕۆژە یاخود چەند هەفتەی کردن بەو گروپەی هیچ دەرفەتێکی ئەوتۆی هەڵسەنگاندنیان بۆ تمەڕقسا بوو بەهۆی تەوژمی ئەو گۆڕانکاریە سیاسی و عەسکەریانێک کە بەسەر ناوچەکەدا هات. ئەوە هەموو تەمەنی منداڵی و لاوێتیان لە خزمەتیەکە لە پارتە سیاسیەکانی ئەم ڕێگۆڕەپانی کوردستاندا بەسەر بردووە کە پێویستە بە هەند ئەژمارد بکرێت لە کاتێکدا هۆکاری زیوێتبوونیان دەگەڕێتەوە بۆ کەم و کورتی نێو خودی حیزبەکان و چەندین هۆکاری تری سیاسی و ئابووری دوای ڕاپەڕین. ئێمە بەنای خۆمان و بنەماڵەکانمان و ڕوونی دەکەینەوە کە ئەو دەست بەسەرانە بە ڕەزامەندی خۆیان دوای تەواوبوونی شەڕ و پێدادان هاتوون خۆیان داوە بەدەستەوە لە کاتێکدا ڕێگای ئاودیوبوون بۆ ئێران واڵا بوو. گەر خەڵکانێکی تر بە مەبەستی نان پێوە خواردن و ئافرین و شێوازی خۆ بەدەستدانەکەیانی بە شێوەیەکی تر دابێت لە قەڵەم دیلیش گەر تاوانی جەنگی ئەنجام نەدابێت بە پێی هەموو یاساکانی نێودی وە کوردەواری بێتاوانە دوای تەواوبوونی شەڕ ئازاد دەکرێت. 2 دۆخی ناتەندروستی سیاسی و پڕناسۆر و سانسۆر و ئەو دەست بەسەرانە ئەوەی شەڕی ناوخۆ و باری ناهەمواری ئابووری و بێبەشکردن بەپێی پێوەری ئەتەزکیەت الحیزبیە چەند پێویستە دڵ بدرێنەوە دەستی یارمەتی بۆ خۆیان و خێزانەکانیان درێژ بکرێ تاوەکو ئەوانیش دەستی دەستبار بهێن بۆ ئاوەدانکردنەوە و بوژانەوەی زیاتری کوردستان بڵێنەوە کە بیان گۆڕن یاخود چاکیان بکەن بە پێچەوانەوە ئەوان ئەو کاتە دەگۆڕێن کە چاکەی زیاتریان لەگەڵدا بکرێ وەکو لە خاڵی سەرەوەدا ئاماژەمان پێ کردووە. 4 ئەگەر لەبەر ئەوە هێڵراونەتەوە و دەهێڵرێنەوە مەترسی ئەوان لێ دەکەن کە بەکاری خۆکوژی و ڕەشکوژی هەڵسن ئەوان گەر خاوەن بیرێکی ئاوەها بوونایە خۆیان نەدەدا بەدەستەوە بەکار ماڵ و کوڕی خۆی دەناسێ ئامادەی کەفالەتێتی. 5 زۆر لەو دیلانە خاوەن خێزان و مناڵن و وا 5 بەهارە خێزانەکانیان بێلانە و سەرگەردان و بێنازن. لەم ڕۆژگارەدا لەو پەڕی دەستکورتی و بێدەرامەتیدا دەژین. تەنانەت لەلایەن هیچ ڕێکخراوێکی کۆمەڵایەتی حکومی و ناحکومیەوە ئاوڕێن لێ نەدراوەتەوە. و خزم و دۆستان و خەڵکی خێرخواز لە ترسی لێپرسینەوەی دەستگا حکومیەکان ناوێرن دەستی یارمەتیان بۆ درێژ بکەن.
لە بارێکی سایکۆلۆژی وەهادا دەژین زۆربەی منداڵەکانیان تووشی جۆرەها گرەی دەرونی و نەخۆشی و جەستەیی بوون بۆ بەهۆی دواتکەوتنیان لە خوێندن و جۆرەها کێشەی ترۆک لە ڕۆژنامەی ئاوێنەدا ژمارە 31/4 چۆرەوەریەکێک لەو خێزانانە خراوەتە ڕوو لە ژێر ناونیشانی ژیانی بێباوکیدا. 6. ئەوەی مای سەرنج و ڕاکێشان و سەرسوڕمانی هەموو خەڵکی و بنەماڵەکەمانە ئەوەیە کە ڕۆژانە لە خوار و ناوەڕاستی عێراق سەدان دیل و دەست بەسەر لەلایەن حکوومەتی عێراق بەهێزەکانی هاوپەیمانانەوە ئازاد دەکرێن و دەگەڕێنەوە نێو خێزانەکانی خۆیان. تەنانەت گرت و خانەی گوانتانامۆ لە کوباوا چۆڵ دەکرێت و دادەخرێت. بەڵام ئێمەی دوای چاوەڕوانێکی درێژخایەن لەم جەژنەوە بۆ ئەو جەژن، لەم بۆنەوە بۆ ئەو بۆنە و لەم یادەوەریەوە بۆ ئەو یادەوەری هیچ ئومێدێکی بەردانی کوڕەکانمان کە تەنها هەڵەیەکی سیاسی کوردخایەنیان کردووە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە بەدی ناکەین. هێشتنەوەیان بەم شێوەیە پێچەوانەی سەرەتاترین بنەماکانی مافی مرۆڤە. لە کاتێکدا وانیشان دەدرێت کە کوردستان پێشەنگی داکۆچی کەرانی مافی مرۆڤە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە داواکارین لە بەڕێستان کە هەڵبژێردراوی ئەم میلەتەن و خۆتان بە خەمخۆری هەموو کۆتایی بە خەمخۆر دەزانن کۆتایی بەو بارە ناهەموارە بێنن. بفەرمون بە ئازاد بکرن یان بهێنرێت و ئەو دەست بەسەرانە ئازاد بکرن و بگەڕێنە ناو ماڵی خۆیان. بەڕێستان هیوا و ئاواتی بنەماڵەکانمان و بەدەنگەوە هاتنتان جێگای ڕێزە. ئەمە نامەی کەسوکارەکانیانە کەەوە 2 ساڵە داویانە بە پەرلەمانی بێئیشان لە هەولێر بەبێەوە هیچ کەسێ لاکاتەوە بەلایەنەوە. ئەو لێبوردنەی کە ئەوانی ئیشارەتی پێدەن جەلال تاڵەبانی لەگەڵ عادل عەبدولمەهدی مەجلس ئەعلا لەگەڵ تارق الهاشمی لە 27/2/2008 ئیمزایان کرد کە 92,357 کەس لە زیندانەکانە بەربوون. 92,357 کەس کە ئازاد کراون بەڵام بەداخەوە هیچ یەکێکی لە کوردستان تیان نییە. هەموو کەسێکی زیندانی ڕەسمی حیزبی لای پارتی وێچێتی کە زیندانن شمولی ئەم هەموو عەفوی نەکردو کە تاکو ئێستا لە مەجلیسی قەضای ئەعلای عێراقیەوە دەرچووە یان ئەو لێبوردنە گشتەی کە بەحساب لە پەرلەمانەوە دەرچووە لە سەرۆکایەتیەشەوە ئیمزا کراوە کە ئاغای تاڵەبانی و ئەو دوانە بێئیشەکەی کرن. بەڵام زۆر بەداخەوە چونکە دەسەڵاتی کوردایەتیێوانان ئەڵێ گرتن و کوشتن و بڕین و لێبوردن لە کوردستان پەیوەندی بە ئەمنیەتی هەرێمەوە هەیە. ئێمە لەو بوارەدا سەر بە حکوومەتی مەرکەزی نین. سەیرە ئاغای تاڵەبانی یادام نەکردنی سەدامی تاغوت و ئازادکردنی عارەبی شیعە و سنی ئیمزاکە، بەڵام یەکێکی وەکو ئەحمەد 650 دوای 5 ساڵ زیندانی دەرکەوتنی 6 نەخۆشی لێی چۆن گیرە هەر ئاوا ئازاد کرا بێ ئەوەی لێی بپرسێت چیت بۆچی گیراوی یان لەو هەموو ساڵانەدا بێ ئەوەی مواجهەیەکی هەبێ. ئەحمەد 650 ئەندامی بزوتنەوەی ئیسلامیە کە حیزبێکی ڕەسمی کوردستانیە. زۆر بەداخەوە بەڕاستی ئەمە شتێکە ممکن نییە ئینسانی مسلمان لەسەری بێدەنگ بێ. ئێمە هەستی مەسئولیەتمان هەرکی سەرشانمان جوامێری و پیاوەتیمان پێش هەمووشیان هەستی قیامەتمان ئەوە فەرزەکە لەسەرمان کە هەنگاوێکی پیاوانە هەڵێنینەوە. ئێستا دیسان مایکی کە ئازادەکەمەوە کەماکوان خوای گەورە جەزا بداتەوە. ئەنجا ئینشاءڵڵا گەر لە فرسەتێکی کەیا بوو من ئەمێ لە کۆتایی قسەکانە ئیقتراحێ بکەم ئینشاءڵڵا. خوای گەورە ئێمەش ئێوەش سەرکەوتوو بکات. فەرموو برای بەڕێز.